زەویەکەیان کڕیوە و دەیانەوێت بیکەن بە ناوەند و فێرگەیەکی گەورە بۆ لەبەرکردنی قورئان و فەرموودا. ئێرە کۆمەڵگەی قەڵاتەیە لە سنووری ناحیەی تەختەق. شوێنی ژیانی هەرێم ئەسوەدە و فێرگەکە لە چەند سەد مەترێک لە دووری ماڵەکەیدا دەکرێتەوە و هەر بە ناوی خۆشیەوە ناودەنرێت. دیارەم زەویە تەنها دەستنیشان کراوە، هێشتا پارەکەشی نەدراوە. پارەکەی 4,000 دۆلارە، 40,000 دۆلارە، 4 دەفتەر با بڵێن ئەوەندە پارەیە. ئیتر بە هیمەتی خێرخوازان ئینشاءڵڵا ئەگەر دابین بکرێ و پارەکەی وە بینایەکەش بەتەمەین لەسەر ئەم زەویە بنیادی بنین دەبێتە دوو نهم یەکەمیان ئەبێتە هۆڵێکی گەورە بۆ هەموو بۆنە و تاقیکردنەوەی ئەو قوتابیانەی کە لەم شوێنە دەرس دەخوێنەوە. نهمی سەرەوەش دەبێتە فێرگەکە کە لە شێوازێکی جوان و دیزاینێکی جوانی بۆ دەکەن ئینشاءڵڵا بەنیازین کە ژوور دروستی بکەین و بۆی کە هەم دەرسی قورئان و هەم دەرسی فەرموودەی لێ بخوێنرێ. دیارە وەک وەفایەک بۆ کاک هەرێم هەمویستمان وەفایەک بێ بۆ کاکرێم لەسەر کۆڵانەکەی ئەوان کە خێزان و مناڵەکانی بێرەیە هەر دەقەیەک بێن وەفایان بیر بێتەوە کە بۆ باوکیان دروستکراوە بە ناوی باوکیان دروستکراوە ببێتە سەدەقەیەکی جارێ ئینشاءڵڵا بۆ کاک هەرێمیش. فێرگەکە لە دوو نهم پێک دێت. پرۆژەیەکی خێرخوازیە و وەکو وەفایەک بۆ هەرێم ئەسوەد دروست دەکرێت. مامۆستایان و زانانی ئاینی دەڵێن هەر کەسێک کاوکاری مادی ئەم پرۆژەیە بکات خێرێکی زۆری دەست دەکەوێت و پاداشتێکی گەورە و نەبڕاوەیە. ئێمە داوا دەکەین لە هەموو خێرخوازان لە برایان و خوشکانمان لە هەر شوێنێکن لە هەر جێگاکن هەتا لە دەرەوە لە هەر شوێنەکەن ئینشاڵڵا بەشداری بکەن بە هەر چەندێکی بێ هەر زۆر خێرێکی گەورەیە. جا مەسەلەی خێرکردن بە نیەت خێرەکە زیاترەکە هەتا پارەکە حەڵاتر بێ خێرەکە زیاترەکە. وەکو پیامبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم خێری وایە یەک بەدەیە، یەک بە هەزار، یەک بە 1,000 یەک بە 1,000 بە چەندەها ئەضعاف مضاعفتەنە. جاو خێرانە بەڕاستی باز ناکرێت بە تایبەتی بۆ مەدرسەی قورئان، بۆ فێربوونی قورئان، بۆ لەبەرکردنی قورئان، بۆ خزمەتی قورئان، بۆ زانینی مانای قورئان، بۆ حکمت و داسانەکانی قورئان کە پیامبەر خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم خەیرکم من تعلم القورئان وعلمه. داوامە لە مسلمانانە لە هەموو برایەک لە هەموو خوشکێک لە خوا پێداوان دەتوانن بەڕاستی ئەم مەشروعە ئەم پرۆژەیە سەر بخەن بەو شێوەی کە دەستی یارمەتی درێژ بکەن و ئێمەش خوای گەورە ئاگادارە والله على ما أقول شهید بەبەسمان لە ڕێکلام نییە و ئەو شتانەشمان کەمتر کردووە، بەڵام لەبەرەوەی خزمەتە بە قورئان خزمەتە بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ئەو زەویە کە بڕیارە بکردرێ و لەسەر زەویەکەش ئەو بینایە دروست بکرێ جێگەی خۆیەتی کە مسلمانان دەستی یارمەتی درێژ بکەن بۆ ئەم مەشروعە بۆ ئەم پرۆژەیە بەڵکو خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتان مکە ئەنفق ينفق عليك. هەرێم لە ژیاندا نەما، بەڵام زۆرن ئەوانەی دەیانەوێت درێژە پێدەری ڕێگەکەی بن و ناهێڵن مەشخەڵی داگیرساوی ئیسلام و فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لێبێت بکوژێتەوە. بەڵام بەکردنەوەی ئەم فێرگەیە دەیانەوێت هەمیشە ناوی هەرێم لە نێو هەموواندا بە زیندوی بمێنێتەوە. ڕامیا ڕۆسمان کەناڵی پێیام ناحیەی تەختەق.